I'm just waiting for you. برز بالوێزی ئیتالیا، برز کونسلی گشتی ئیتالیا لە هەرێمی کوردستان، جەنابی پاتریاک پیاوانی ئائینی، ئامادەبوانی بەڕێز، ئێوارەتان باش و هەموو لایەکتان بەخێر بێن. خوشحاڵم و شانازی دەکەم بە وەرگرتنی ئەم میدالیایە. پڕ بەدڵ سوپاس و پێزانینم ئاراستەی جەنابی سەرۆکۆمار سێرجێریۆ ماتێرێلا و حکوومەت و گەلی ئیتالیا دەکەم بۆ ئەم ڕێزلێنانە باڵایە. ئەمە ڕێزلێنانە بۆ پەیوەندی مێژوویی و دێرینی ئیتالیا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان. هاوکات پێزانینە بۆ هەموو ئەوانەی لە ساڵانی ڕابردوودا بە دڵسۆزیەوە کاریان بۆ بنیادنان و بەهێزکردنی ئەم پەیوەندیە دۆقۆڵیە کردووە. ئیتالیا هەمیشە هاوبەش و دۆستێکی جێگەی متمانەی عێراق و هەرێمی کوردستان بووە و بەردەوامە. ئێمە هەڵوێستە سیاسیەکان و پشتگیری دیبلۆماسی بەردەوامی ئیتالیا بەرز دەنرخێنین. شانازی بەو ڕۆڵە گرنگەوە دەکەین کە لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتیدا لە شەڕی دژی داعشدا گێڕاویەتی. پشتگیری سەربازی ئیتالیا، ڕاهێنان و مەشقکردنی هێزەکانی پێشمەرگە و پشتیوانیکردنی لە هێزە عێراقیەکان کاریگەریەکی گرنگی هەبوو لە پاراستنی هەرێمی کوردستان و عێراق بە گشتی و تێکشکاندنی تیرۆر و داکۆکیکردن لە ئاسایش و سەقامگیری وڵاتەکەمان. ئەمڕۆژ ئێمە بەردەوامی ئەو هاوکاریە خۆشحاڵین، بە تایبەتی لە پشتگیریکردنی پرۆسەی چاکسازی و یەکخستنی هێزەکانی پێشمەرگە و بنیادنانی توانەکانیان. ئەم هاوکاریە بەوە بەرهێنان لە ئاستی عێراق و سەقامگیری ناوچەکەدا دەبینین. هەروەها پێزانینی زۆرمان بۆ بەشداری بەرچاوی ئیتالیا هەیە لە پاراستنی کولتور و میراتی مرۆڤایەتی لە هەرێمی کوردستان و عێراق. ئەوەش لە ڕێگەی تیمەکانی شوێنوارناسی زانکۆ ئیتالیەکانەوە کە کار و توێژینەوەی زانستی گرنگیان ئەنجامداوە. هێشتاش بەردەوامن و بەشداریان کردووە لە لێکۆڵینەوە، پاراستن و نۆژەنکردنەوەی چەندین پێگەی شوێنەواری و مێژوویی لە کوردستان و عێراق. ئەمە ڕنگدانەوەی بایەختدانی قۆڵی ئیتالیایە بە شارستانەتی هاوبەشی مرۆڤایەتی. پەیوەندیەکانمان لەگەڵ ئیتالیا تەنها لە سنووری سیاسەت و ئاسایشدا نامێنێتەوە، بەڵکو کابەکای ئابووری و بەرهێنان و کلتور و خوێندن و شوێنەواریش لە خۆیەوە گرتووە. ئێمە چاوەڕوانین و خوازیارین ئەم هاوبەشیە فراوانتر بکەین بە شێوەیەک کە خزمەت بە بەرژەوەندی هەردوو وڵات بکات، هاوکاری نێوان دامەزراوەکانمان بەهێزتر بکات و ئاسۆیەکی نوێ بۆ نەوەکانی داهاتوومان بێت. کڕینی زەوی و دروستکردنی بینایەی کونسڵخانەی گشتی ئیتالیا لە هەرێمی کوردستان نیشانەی نیازی ئیتالیایە بۆ براودانی زیاتر بە پەیوەندیەکان و مانەوەیان لە هەرێمی کوردستاندا. هەر لەم بۆنەیەدا دەمەوێت جەخت لەوە بکەمەوە کە هەرێمی کوردستان وەک بەشێکی گرنگی عێراق بۆ هەمیشە بە نیشتیمانێکی ئارام بۆ سەرجەم پێکهاتە ئائینی و نەتەوەکانی دیکە دەمینێتەوە. بەردەوام دەبێت لە پاراستنی کەلتوری پێکەوە ژیان، لێبوردەیی و قۆڵکردنی ئەویتر و قبولکردنی ئەویتر و
ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و ئازادیەکان و مافەکانی ئافرەت. ئێمە شانازی بەو کللتورە دەکەین کە بەشێکی ڕەسەنی ناسنامەی گەلی کوردستانە بە هەموو پێکهاتەکانیەوە. دەمەوێت ئەوەش دووپات بکەمەوە کە هەرێمی کوردستان وەک هاوبەشێکی بەرپرسیار و کارا دەمینێتەوە لە چاسپاندنی ئاسایش و سەقامگیری لە عێراق و لە ناوچەکەدا و بەردەوام دەبێت لە بنیادنانی پەیوەندی هاوسەنگ و پتە و لەگەڵ ڕۆما، هەروەها لەگەڵ سەرجەم پایتەختەکانی ئەوروپا و جیهان و ناوچەکەدا لەسەر بنەمای گفتوگۆ ڕێز و پەیوەندی هاوبەش. لێرەوە دووبارە سوپاس و پێزانینی قۆڵم بۆ ئەم ڕێزلێنانەی ئەمڕۆ دەردەبڕم بە ناوی گەلی کوردستان، بە ناوی گەلی کوردستان و عێراق و بە ناوی هەر یەکەیەک کە لە بەهێزکردنی دۆستایەتی نێوان هەردوو لادا بەشدار بووە بە شانازیەوە ئەمڕۆ ئەم میدالیە وەردەگرم. سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە کاریان کردووە بۆ پەرەپێدانی ئەم علاقەی کە ئەمڕۆ لە بینی هەرێمی کوردستان و ئیتالیا هەیە. زۆر سوپاستان دەکەم، هیوای ئێوارەیەکی خۆش بۆ هەمووتان دەخوازم و زۆر سوپاس.